خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی سیاسی سەرساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک ئاڵنگاری ناوچەییدایە. بە جۆرێک یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕایەوەی لە پرسەنەتەوەیەکاندا باجی داوە و هەمیشە خوێنی ڕشتووە لەسەر پرسەنەتەوەیەکان و لە ئێستادا چەند ڕۆژێکی کەمی ماوە یەکێتی ڕوبەڕووی کۆنگرەی پێنجەمی حزبەکەی دەبێتەوە لە کاتێکدا هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش لە دۆخێکی بەرز و نزم و ناسەقام گیردایە. یەکێتی ڕوبەڕووی کۆنگرە ئەبێتەوە ئەوێ خۆی تۆکمەتر و ئامادەتر کا بۆ هەر پێشهاتێک کە ڕوئەدا مەجگەلەوەی دوو هەڵبژاردننی لە بەردەمە هەڵبژاردننی انجومەنی پارێزگاکانی عێراق و هەروەها هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خۆ نوێترکردنەوە و خۆڕێخستنەوەی زیاتری یەکێتی لە بەرامبەر هەموو پرسانە بەرەو شوێ. ئەم شەو لەگەڵ بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی یەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. کاکۆڵا بەخێر سوپاس بۆ دەرفەتە. سپاس لەوە دەست پێ بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا وێڕای کۆمەڵێک ئاڵنگاری هەڵبەت بە درێژایی تەفاسیل باسی کۆنگرەکەین بەڵام لە بەردەم تیری نێارەکانی یان تیری وڵاتی ئیقلیمیەکاندا لێرە بە درۆن هێزێکی بردومانەکرێ لە هەندێک جار هەڕەشەی لێ ئەکرێ مەسەلەن هەڕەشە لە یەکێتی ئەکرێ یەکێتی چی ناقانونی کردووە تاکوبێ بردومان بکرێ یاخۆت هەڕەشەی لێ بکرێ بە جۆرێک لە جۆرەکان مەبەستم ناقانونی نێودەوڵەتی یان پێشێلی یاسای عێراقییان هەرێمی کرد بێ. بەڵێ زۆر سپاس کاکزانا، سپاس بۆ کورسات، سڵاو ڕێزم بۆ بینەرانی شەیە. دارێکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیان لە مێژووی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هێزێک بووە لە پرسەنەوەتی و نیشتیمانیەکانە ڕۆڵێکی کاریگەری هەبووە و یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێک بووە هەمیشە داگیرکەرانی کوردستان و نەیارانی گەلی کورد هەمیشە هەوڵی ئەوەیان داوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن تاوانباری کەن بە جۆرەها تۆمەتی ناڕەوا و بە جۆرەها پلان و معامەرە لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی یەکێتیە هەبووە. دیارە هەموو ئەو معامەرە و پلان و هەموو ئەو معامەرانە بۆ ئەوە بووە یەکێتی لە هەڵوێستە نیشتیمانی و نەتەوایەتیەکانی پاشەکشە بکە یان سازش بکە لەسەر ئەو هەڵوێست و مەبادیانەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری دامەزراوە و هەزاران شەهیدشی بۆ داوە. دیارە بە شانازیەوە یڵێن وەکو یەکێتی هەمیشە یەکێتی سوورتر بووە لەسەر هەڵوێستە نیشتیمانیەکانی هەڵوێستە نەتەوایەتیەکانی و ئەمە لەسەر حسابی هیچ لایەکی تر نەبووە بەگرە یەکێتی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە و مەبدە و بیر و باوەڕی یەکێتی هەروە بووە کە هەمیشە هاوکار و پشتیوانی هەموو هێزە نیشتیمانیەکان بێ و هاوکاری هەموو خەڵکی کوردستان بێ لە ئەوەی کە بتوانێت کارێ بکە بۆ هاوکاری ئەوان بۆ ئەوەی خەباتی ئەو هاونیشتیمانیانشمان بە ئامانجی خۆی بگات. لەو ڕۆەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە هەوڵی دیبلۆماسیەوە بیگرێت لە هەموو ڕوویەکەوە تەنها نەدەبینی جەنابەت لە مێژووی یەکێتیدا لە سەردەمی جەنابی مام جەلالە کە مام جەلال خۆی هەوڵی چارەسەرکردنی کێشەی پارچەکانی تری کوردستان جێدا جگە لە کوردستانی عێراق مەسەلەن چەندین جار هەوڵیدا ڕێککەوتن لە نێوان تورکیا و پەکەکە بکە و چەندین دانیشتنی لەو بارەوە کرد لەگەڵ تورکەکان لەگەڵ لایەنەکانی تر بۆ ئەوەی کە کێشەی کورد لە تورکیا چارەسەرکرێ. بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتیش بڵێن یەکێتی هەمیشە هەوڵی داوە ینی وەکو ڕشتن نەبێ هەوڵی داوە کێشەکان چارەسەر بکەوە لە هەمان کاتیشا بتوانێت داکۆکی لە خوشکبراکانمان لەو پارچانە بکەین. ئێمە وەکو تا ئەمڕۆژ وەکو پێم وتی ئەو مەباد و پرینسیپانە هەر بە شانازیەوە بەردەوامی بین لەسەری و مەبدەئی نەگۆڕی ئێمەن کە هەڵوێستی نیشتیمانیمان هەڵوێستمان لەسەر پرسە نەتەوایەتیەکان بیرروڕایی خۆمان لەسەر هەموو ئەو بابەتانە داکۆکی لێ ئەەکەین. ئێمە وەکو ئەوەی کە بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز لەو بابەتێک کە دژ بە ئەمن و ئاسایشی ناوچەکە بێ و ئەمن و ئاسایشی منتیقەکە بێ کاری نەکردووە. یەکێتی هەمیشە لە چوارچێوەی ئەو هاوپەیمانەتیانەی کە هەیە بۆ دژایەتی تیرۆر بۆ شەڕی دژی تیرۆر یەکێتی ڕۆڵی کاریگەری بینیەوە. خۆتە زانی لە عێراقا یەکێتی و لە ناوچەکەیشە ئەمڕۆ هێزێکی کاریگەرە
و هێزێکە ڕۆڵیشی دیار بووە ینی بۆ کوتم لە مێژووەوە هەتا ئەمڕۆژ هەتا ئێستش کە یەکێتی بەشێکی سەرەکیە لە شەڕی دژی تیرۆر و هێزی دژە تیرۆر و هەموو هێزەکانی تریەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی پاراستنی سەقامگیری تیرۆر هەر هەوڵێکی دابێت یان هەر هاوکاری لایەکی کردیان ڕۆژاوای کردبێت لە چوارچێ هاوپەیمانی و دەوڵەت بەسەرکرداتی ئەمریکانە بووە بێگومان یەکێتی هەموو ئەو پرۆسانی کە تیا بەشداری کردووە و ڕۆڵی کاریگەرشی تیا هەبووە لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی شەڕی دژی تیرۆر بووە و لەو پێناویشا بە دەیان و سەدان شەهیدمانداوە کە ڕۆژانێش ئێستا بەردەوامە کە شێرە کوڕانی دژە تیرۆر و هەموو هێزەکانی تریەکێتی کە بە شانازیەوە قوربانیەدەن و لە هەر شوێنێک پێویست بکە ئەو هێزانە ئامادەن و لە ڕابردوویشە لە هەموو پرۆسەکان کە هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی حکوومەتی عێراقیش بۆ خۆیان شایەتی ڕۆڵی ئەو هێزانادەن لە هەموو ئەو پرۆسانی کە دژی تیرۆر و بۆ پاراستنی سەقامگیری و ئاسایشی نەک هەرێمی کوردستان عێراق و هەموو سنوورەکانیش کردویان. باشە هەڕەشانی باسەکرێت تا ئێستا بە فەرمی بێەوە گەیشتون یاخود هەر دەنگۆی علامیە و ئەگەر لە هاڵەتێک وە هەر هەڕەشێک لە یەکێتیان سەرۆکیەتی هەبێت پێویستە چێ بێتە دەنگ بەڕێزکا کۆڵە بە دەرەجەی ئەساس حکوومەتی عێراقی مەسئولە لە پاراستنی سەروەری خاکی عێراق لە سەروەری ئاسمانی عێراق لە هەموو دەستدرێژیە کە بکرێتە سەر هەر بستێکی عێراق و هەرێمی کوردستانیش بەشێکە لە خاکی عێراق و پێویستە لەو بارەوە حکوومەتی عێراق بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەستێ و ئەو دەستدرێژیانەی کە ئەکرێتە سەر ئەمن و ئاسایش یان بۆ هەر بابەتێکی تر حکوومەتی عێراق بێتە جواب لەسەری و لە ڕێگەی مؤسساتی نێودەوڵەتیەوە محاکمی نێودەوڵەتیەوە لە ڕێگەی مەجلیسی ئەمنەوە ئەمامی متحیدەوە ئەتوانێت بە فەرمی لەسەر ئەو بابەتانە بێتە جواب و سکاڵای یاسایی لەسەر ئەو لایەنانە تۆمارکە کە ئەیانەوێت ئەمن و ئاسایشی عێراق بخەنە مەترسیەوە. ئێوە پێتان وایە هیچ هەڵێکی نێودەوڵەتیتان یان ئیقلیمیتان کردبێت یان مەسەلەن ئیستفزازی لایەنێکتان کردبێت یان وڵاتێکتان کردبێت جگەلەوەی لە چوارچەوەی کە باست کرد لە چوارچەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی ئێمە هەمیشە هەوڵمانداوە لەگەڵ هەموو وڵاتە دراوسەکانە پەیوەندێکی باشمان هەبێ و هەمیشە هەوڵمانداوە هەرێمی کوردستان ببێتە جێگەیەکی ئەمن و ئاسایش کە تێدا مەترسی و یان بڵێن زەرەری بۆ وڵاتانی چواردەور نەبێت چکۆ ئێمە ئەزانین ئەمە لە نەتیجەیە بۆ سەقامگیری هەرێمی کوردستانیش ئەوەیە بەڵام وەکو خۆمان ینی هیچ کاتێک هەوڵی ئەومان نەداوە کە ببینە مەترسی لەسەر هیچ لایەک و بەڵام وەکو وتم لە هەمان کات ئێمە خاوەن مەبادئ و پرنسیپ و کۆمەڵێک بیرروڕای خۆمانین کە هەمیشە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی پێوەکەینەوە داکۆکیلیەکەین بەڵام هەموو ئەو بابەتانە ئێمە کە لە چوارچێوەی یاسا نێودەوڵەتیەکانە و لە چوارچێوەی شەڕی دژی تورۆرە و لە چوارچێوەی هەماهەنگیە لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان لە بردومانکردنی هێزەکانی دژە تیرۆر و شەهیدبوون و سێ کەس کاردانەوە نێودەوڵەتی و ناوچەیەکان یا عراقیەکان چۆن هەڵدەسەنجێن بە تایبەت زۆر کەس ئیدانەی کرد و جگەلەیەکیتی بەداخەوە هەڵوێستی عێراق وەکو پێویست هەڵوێستێکی بەهێز نییە ینی ئەبوایە حکوومەتی عێراق زۆر بەجددیتر و تونتر لەسەر ئەو بابێتە بێتە جواب و ڕاستە ئیدانەکراوە و ڕەنگە لێرە و لەوێ قسەیان لەسەر کرد بێ بەڵام پێویستە ینی زۆر لەوە زیاتر بێت لە ئیدانەکردن و لە سەرکۆنەکردنی ئەو بابەتە پێویستە عێراق بە فەرمی ینی حکوومەتی عێراق داکۆکی لەسەر سەروەری خاکی وڵاتەکەی بکە هێزێکی دەرەکی وڵاتێکی دراوسێ بێت لە ناو عێراقا پرۆسی سەربازی ئەنجامدا بەبێ پرس و بەبێ ئاگدارکردنەوەی ئەو وڵاتە و تێ هێرش ئەنجامدا و هێرشیش ئەنجامدا سەر کێ سەر هێزێک کە لە عێراقا ڕۆڵێکی کاریگەری بینیوە لە شەڕی دژی تیرۆر و ئێستەش ڕۆڵێکی کاریگەرە بینێ لە پاراستنی ئەمن و ئاسایشی عێراق و هەرێمی کوردستانوانە بۆیە پێویست بوو و لەسەر سەرۆک وەزیران و بە تایبەت وەزیری خارجی کە بوو لە ڕێگەی مؤسساتی نێودەوڵەتیەوە بە تایبەت UN و مەجلیسی ئەمن و ئەوانەوە سکاڵای یاسایی تۆمار بکرێ و بانگێشتی ئەو لایەنانە یان نوێنەری ئەو وڵاتانە بکرێت لە عێراق کە بە فەرمی سکاڵایان لەسەر تۆمار کرێت. باشە کاتە یەکێتی لەناو ئەو هەموو زەحمەتی و سەختی و بەرزی و نزمیانە ئەچێتە ناو کۆنگرێ حیزبەکەیەوە
کۆنگرەیەکێتی بۆ لەو کاتەیە مەسەلەن ئێستا بۆ نمونە وەکو باسەکرێت کە دوێنێ و پێرێ بردومانی نزیکترین نقطەی سلێمانی ئەکرێ مەسەلەن هەڵبژاردنتان لە پێشە مەسەلەن قەیرانێکی سەختی ئابووری لە هەرێمی کوردستان هەیە لەنە ئەو هەمووانە زەحمەت نییە بۆ یەکێتی کۆنگرە کاک وەڵا وەڵاهی هەر بە مناسبەتی کۆنگرەوە کە باسی کۆنگرێت کرد پێم خۆشە جارێ سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم هەواڵانی یەکێتی بکەم ئەوانەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە کۆنفرانسەکانی مەڵبەندەکان و مەکتەبەکان سەرکەوتنیان بەدەستێنا و بوون بە ئەندامی کۆنگرە و هەموو ئەڤاڵانەی تریش کە هەر بەشدار بوون لە پرۆسەکە و ئەوانیش هەر سەرکەوتون چکە پرۆسەکەیان سەرخست بە هەمویان لە نەتیجە سەرخستنی کۆنگرە سەرخستنی هەر هەمومانە و سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی هەمومانە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە داهێنانێکی گەورەیە بەڕاستی وەکو هەموو ئەو داهێنانەی تری کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاری سیاسی هێناوەتی ئاراوە لە کوردستانە ئەویش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە لە کاتی خۆیان ئەبەستێەوە بگرە لە پێش کاتی خۆشی و ئەمە نەریتێکە بۆ هەموو هێزە سیاسیەکانی تری کوردستانیش کە بەستنی کۆنگرە و ئەو بابەتانە کە عیلاقەی بە ژیانی حزبیاتی خۆیانەوە هەیە بە بەردەوامی ئەنجامی بدەن و ئەبدەیتی خۆیان بکەنەوە ئێمە بڕوامان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان گرنگە و یەکێتیەکی بەهێز و یەکێتیەکی کە هەمیشە خۆی نوێ بکاتەوە و خۆی ئەبدەی بکاتەوە و هەمیشە خۆی ڕێکخاتەوە لە نتیجە ئەمە بۆ ڕنگدانەوەیشی ئەبێ لەسەر خەڵکو و لەسەر هەرێمەکەیشمان چکە هەم خۆت ئەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ساحەی سیاسی چی ڕۆڵێک کەبینێ ئێستا ئێمە لە کاتێکە خەریکی بەستنی کۆنگرەین سەرۆکی یەکێتی لە کاتێکا خەریکی کاروباری کۆنگرەیە لە هەمان کاتا لە بەغدا خەریکی چارەسەرکردنی کێشەکانی خەڵکو بە دووادا چوونە بۆ بابەتی بژێوی و خۆت و ژیانی خەڵکو و بابەتی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و پارێزگابوونی هەڵەبجە و ئەمانە ینی ئەوە گەیەنێک یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لەسەر ڕێگە ڕاستەکەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا هێزێکە کە یەک دەستە یەک قەرارە تۆکمەیە لە ڕووی وەزعی ناو خۆی حیزبەکەەوە ئەمانە هەمووی ئەوە ئەگەیەنێکە ئێمە مادامە بەو شێوەیە ئێمە یەک دەستین یەک هەڵوێستین یەک مووقفین بۆیە نابێ پرۆسە حیزبەکانمان ئەوانەی کە ڕنگدانەوەی باشی لەسەر ژیانی حیزبایەتی ئەبێ پەکخین بۆیە ئەبێ ئێمە بە بەردەوامی ئەو پرۆسان ئەنجام دەین کە کۆنگرە بۆ خۆی پرۆسەیەکی گرنگە لە ژیانی حیزبایەتیە بۆ ئەوەی ئێمە هەموو هەواڵانی یەکێتی ئەوانەی کە کارەکەن لە ئۆرگانەکانە بە بەردەوامی تموحی ئەویان هەبێ بێنە پێشەوە و بێنە ئۆرگانە باڵاکانەوە و گەنجی تازە و دەموچاوی تازە و خوێنی تازە هەموو شانسی ئەویان هەبێ بەشداری بکەن و تموحی ئەویان هەبێ کە بێنە ئۆرگانە باڵەکانی ئەم حیزبە و مافی خۆشیانە کۆنگرە نەبێتە ینی چۆنەڵی بابەتێک کە ئێمە لێ بترسین وەکو لە نەریت لە ساڵانە ئەمان بینی بەو شێوەیە بەدەیان ساڵ جارێک کۆنگرە ئەکراوە بە هزار کێشەوە ئەم سەر ئێمە بیکەینە پرۆسەیەکی ئاسایی لە هەموو ئەو ساڵانەی کە دائەنرێ تر 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە کە لە کۆنگرە بڕیاری لێ ئەدرێ لە کاتی خۆیان ئەنجام درێ بۆ هەموو کەس تووشی یەئس نەبێت لەوەی کە بڵێ تۆ من ئومێدیەوەم نییە ببم بە بێمە بێمە ئۆرگانە باڵەکانەوە یا بۆ سەرکردایەتی یا بۆ مەکتەبی سیاسی یا بۆ هەر ئۆرگانێک بڵکووە بێ کارێکی وا بکەین و ئەم جارێش ئەوەمان کردووە کە هەواڵانی یەکێتی هەمیشە قەناعەتیەوەیان هەبێ کە کۆنگرە لە کاتی خۆی ئەگیرێ و ماوەی جارێکەوە بە ئومێدێکەوە بێنە ئەو پرۆسەیەوە کە لە ئەم جارێش شانسی نەبێ جارێکی تر 3 ساڵی تر 2 ساڵی تر 4 ساڵی تر شانسی ئەوەی هەیەبێتە کۆنگرەوە چکە بیکەینە نەریتێ و بیکەینە بابەتێک کە لامان ببێ بە پرۆسەیەکی ئاسایی حزبی ینی کاک پۆڵا کۆنگرە ئەتوانێت وەڵام دەرەوەی یان ئەوە بێت کە بتواندرێت مەبادیئەکانی چیتی لەسەر پرسەنەتەوایەتەکان لەسەر خزمەتکردنی خەڵک لەسەر هەموو ئەوانە پێداگیری زیاتر بکاوکەوەی چۆن کۆمەڵێک مەکتەب هەیە بۆ کۆمەڵێک بابەتی کۆمەڵە خەڵک دیراسی کاروبارە ناوخۆیەکانی حزبەکەن بتواندرێت بۆ ئەو مەبەستانش تیمی تایبەت هەبێ و لە هەر پێش هاتێکدا قسەی خۆیان هەبێ بەدڵنیاییەوە خۆی کۆنگرە بۆ ئەوەیە کە تۆ خوێنێکی تازەکەی تۆ بەرەو حیزبەیە ینی جارێکی تر هەموو ئۆرگانەکان و هەموو سەکتەرەکانی ئەم حیزبە جارێکی تر خۆی ڕێکە خاتەوە خۆی نوێ ئەکاتەوە بە استراتیژێک و بەرنامەیەکی تازە کە لەگەڵ ئەم سەردەمەوە ئەم عەسرە بگونجێ ئەبێت هەموو کۆنگرەیەک چارەسەری بەشێکی زۆر لە کێشەکان بکە ینی ئێمە ناڵێن کێشە و گیر و گرفتمان نییە هەمانە بەڵام کێشە
سەرک خراپەکانی کە لە ڕابردووە هەبوو لەناو ئەم حیزبە کە زۆر ڕەنگی خراپیدا بوو لەم حیزبە کە ئێمە سیاسەتێکی مەسەلەن یەکگرتومان نەبوو چەند بەسەری باڵ تەکەل پولات و باڵێن و نازانم ئەم شتانە هەبوو لەناو ئەم حیزبە واقعێک بوو ینی نایشارینەوە بەداخەوە دوای کۆچی دوای جنابی مامجلال بارودۆخێکی نەخوازراو لەم حیزبە هاتە ئاراوە خۆشبەختانە ئێستا ئەو بارودۆخانە هەمووی تێپەڕیەوە یەکێتی بە هیمەتی دڵسۆزانی یەکێتی بە هیمەتی تێکۆشەرەکانی یەکێتی و هەموو ئەو قارەمانانەی کە بەم حیزبەوە ماندوو بوون و ئەوانێکی کە ئێستا خەباتی بۆ ئەکەن ینی یەکێتی هاتوۆتە سەر ڕێچکە ڕاستەکەی خۆی و یەکێتی ئێستا هەنگاوەکانی بەرەو هەنگاوی زۆر گەورەتر و گەشتر ئەڕواوە من دڵنیام لەم کۆنگرێژ ئەو مەبادی ئەسابتانەی یەکێتی کە لە ڕابردوو ئێمەی پێگۆشکراوین کە لە پێش هەموویەوە مەبادی ئەنیشتیمانی و نەتەوایەتەکانە ئەمانە هەمووی بابەتێکن نەک سازشی لەسەر ناکرێت بگرێت جەختی لەسەرەکرێتەوە وەکو جەناب داماژت پێدا ڕەنگە بە شێوازی باشتریش بتوانین بەرنامەی بۆ دانین بۆی باشتر داکۆکی لێ بکەین و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەکێتی جارێکی تر بە استراتیج و بەرنمەیەکی تازەوە دێتە گۆڕۆپانەکە کە لەک وەکوتم لەگەڵ ئەم سەردەمە و ئەم عسرە بگونجێ بۆ هەموو چین و توێژەکان یەکێتی بەرنامەی پێ لەم کۆنگرێ زۆر باشە یەکێتی بەڕێزت خۆت باست کردیانی یەکێتی جستەیەکی ماندوو بوو لە دوای نەخۆشکەوتن 2000 کۆچی سەرۆک مامجەلالەوە ماندوو بوو بەدەست کۆمەڵە جەماوەری یەکێتی ماندوو بوو جەماوەری یەکێتی ینی ئەوەی ئەمڕۆیویست بەڵام ئێستا تۆکمەتری ئەوێ بە خاوەن بڕیارتری ئەوێ هەنگاوە پتەوتر و خێراتری ئەوێ ئەوانە لە دوای کۆنگرە ئەبیندرێ ینی کۆنگرەوە ئەکا یەکێتی دەستکراوەتر بەهێز و بازوێکی تر لەسەر مەبادی ئەکانی بڕوا لەسەر پرەنسیپەکانی بڕوا من دڵنیام ئەوە بێ ئەوەی ئێمە ئەیبینین لە ئۆرگانەکانی یەکێتی و لە کادرەکانی یەکێتی و لە تێکۆشەرەکانی یەکێتی لە تێکۆشەر دێرینەکان لە هەواڵانەی کە ئێستا خەباتەکەن بۆ یەکێتی هەمووی بە ئومێدی ئەوەیە کە ئەم کۆنگرەیە ببێتە خاڵێکی وەرچەرخانی گەورە لە ژیانی یەکێتی و دڵنیاشین وایە بێچکەوە کوتم نیەتەکە و ئیرادەکە بەو ئاراستەیە قیادە و قەواعیدی یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووی لەگەڵ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ڕێکخاتەوە و خۆی نوێکاتەوە و بەرنمەیەکی تازە و سیستەمێکی تازە کە لەگەڵ سەردەمەکە بگونجێ لەم کۆنگرەیە دڵنیام هەموو ئەو بابەتانەی کە خواستی خەڵکی یەکێتی و خواستی خەڵکی کوردستانە لە یەکێتی لەم کۆنگرەیە بەشی هەرە زۆری جێبەجێ هەنگاوەکانی سەرۆک بافڵ مەسەلەن لە بوارە عراقی کە لە بوارە هەرێمی کوردستان لە بوارە نەتەوەیەکە لە بواری چارەسەرکردنی ژیانی خەڵک هەسەنگانی تۆ چییە بۆی و ئەبێت چیتر بکرێت بۆ یەکی تۆ هێزت سۆشیال دیموکرات هەنگاوی بەهێزتر و پتەوتر بنێت خۆی هەنگاوەکانی سەرۆک بافڵ تاڵەبانیە کە ئێمە کە ئێستا ئەڵێن یەکێتی لەسەر ڕێگە ڕاستەکەی خۆیەتی و یەکێتی ئێستا ژیانی حیزبایەتی و پرەنسیپی حیزبایەتی و دیسپلینی حیزبی لە ناو یەکێتیا جێبەجێ ئەکرێەوە یەکێتی ئێستا هەنگاوەکانی بۆ چاکسازی و ڕێخستنەوەی یەکێتی و نوێبوونەوەی ئۆرگانەکان و بەرنامەی یەکێتی لە هەموو سێکتەرەکانە بێگومان ڕنگدانەوەی هەنگاوەکانی سەرۆک بافڵ تاڵەبانیە و ئەو هەنگاوانەی ئەو ڕنگدانەوەی زۆر باشی هەبووە لەسەر کاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سەکتەرەکانە و من دڵنیام لە کۆنگرێشە ئەمە لەسەر ئەرزی واقع ئابینین و هەموو ئەم هەنگاوانە ئەبێتە هۆی تۆکمەکردنی زیاتری یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرخستنی ئەم کۆنگرێش کە لە نەتیجەیە ڕنگدانەوەی زۆر باشێ بێ لەسەر خەڵک جەماوەریێتی لەو مەسلەی کۆنگرات ترسێکی هەیە کە هەندێک هەواڵ کە ترسروشتی کۆنگرە و هەڵبژاردنەکان وایە مەسەلەن هەمووی هەر دەرناچێ مەجموعەیەکە کەوێ و کەوتن نیەمە بەس مەسەلەن دەرناچێ لەو ناچێتەوە پێگەیەوە و ڕەنگە مەهامێکی تروەر بگرێ ئەم پۆستێکی تروەر بگرێ ترسیان هەیە کە ئەوانەی کە دەرناچن مەسەلەن نیگەران بن لە یەکێتی زەڕبە بەر یەکێتی کەوێ لە ئینتیخاباتەکان ئەوەی کە تۆ وەکو مەکتەب سیاسێک وەکو ئاگادارێک ئەمانە ڕوو ئەدا لە ناو کۆنگرە و دڵنیای بۆ جەماوەری یەکێتی ئەوەی ئێمە بینین جەماوەری یەکێتی کادرەکانی یەکێتی بە ئومێدێکی زۆرەوە ڕوان ئەم کۆنگرەیە و هەمووشیان هەموو کەوادری یەکێتی هەموو سەرکردایەتی یەکێتی هەموو تێکۆشەرەکانی یەکێتی بە ئاراستەی سەرخستنی ئەم کۆنگرەیە کارەکە و هەنگاوەکانیش کە ئیبینین بۆ کۆنگرە بەو ینی گەواهی ئەوە دەن کە ئەو قسەیە ڕاستە ینی لە کۆنفرانسی مەڵبەندەکان و مەکتەبەکان ئەگەر جەنابەت ببینی یان جەنابەت ئاگداری کەمترین
نیگەرانی ئەوانە هەبووە ینی لەگەڵەوەی شاکە بەشێکی ئەم جارە ژمارەی ئەندامانی کۆنگرە کەمترە و کەمتر هەواڵ کەمترین هەواڵ توانیوانە لە ئۆرگانەکان لە چاو کۆنگرەکانی پێشووترا بەشدار بن بەڵام کاتێک پرۆسەکە ئەنجام درراوە لە مەڵبەندەکان لە مەکتەبەکان بە گیانێکی زۆر هەواڵانەوە نەتایجەکانی قوبڵ کراوە و ئەبینین ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەبینین لە کەناڵەکانەوە کە ئەو هەواڵانەی کە پرۆسەکەیان بەشدار بوون لە پرۆسەکەیە هەمووی پیرۆزبایی لە یەکترەکەن و هەمووانەی کە دەرنەچوونە پیرۆزبایی لەوە ناکەن کە دەرچوونە و هەموو پێکەوە وەکو یەک تیم قسە و ڕفتار و کرداریان بە ئاراستی ئەوەیە کە کۆنگرە ئەبێ سەرخەین و سەرکەوتنی کۆنگرە سەرکەوتنی هەموو یەکێتیە ئەمە یعنی بەڕاستی ئیرادەیەکی زۆر گرنگە و بەو ئیرادەوە ئێمە بچینە کۆنگرە من دڵنیام کۆنگرەیەکی سەرکەوتووە بێ ئەو 50 کەسە بێتەوە ئەندامی سەرکردایەتی بۆ کۆمەڵک ئەو ئەتوانی کۆمەڵک زانیاریمان دەیتێ لەسەر ناوەڕۆکی ئەوەی کە مژدە بەخش بۆ جەماوەری یەکێتی ئەوەی کە مژدە بەخشە ینی ئیرادەیەکی زۆر بەهێز لای یەکێتەکان هەیە کە ئەم کۆنگرەیە سەرخەن و ئەم کۆنگرەیە ببێتە خاڵێکی وەرچەرخانی گرنگ لە ژیانی یەکێتیدا و هەر بۆ خۆی بەسنی ئەم کۆنگرەیە وەکو ئاماژەت پێدا ینی لەم بارودۆخە دژوارەی کە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەشی پیاتێ ئەپەڕێ بۆ خۆی ئەمە هەنگاوێکی گرنگە کە یەکێتی ناوێتی و هەنگاوێکی زۆر بوێرانەیشە بەڕاستی من دڵنیام بەو ئیرادەوە ئێمە کاچینە کۆنگرە چ لە بابەتی مناقەشاتی پەیڕەوی ناوخۆ و بەرنامە و ئەوانە بێ چ لە بابەتی دیاریکردنی ئەو هەواڵانە بێ بۆ سەرکردایەتی بە گیانێکی هەواڵانەوە بە ڕوحێکی یەکێتیانەوە پرۆسەکە ئەنجامەدرێ و تاوەکو ئێستا ینی کەیبینین هەموو هەنگاوەکانی بەستنی کۆنگرە زۆر بە سەرکەوتوی چووە ئەمە بۆ خۆی جێگەی ئومێدە و لە هەمووی گرنگترەوەیە کە یەکێتی لەم کۆنگرایەکێتی یەک دەستە یەک ئاراستەیە یەک سیاسەتە یەک تیمە باشە بۆ مەسلەی پرسەکانی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک کاکۆڵە مەسەلەن یەکێتی هێزێکی سۆشال دموکراتە نابێ مەسەلە لە کۆمەڵێک بارقورسی ژیانی خەڵک قبول کاتکە لە حکوومەت بەشدارە هاو بەشە بۆ ئەمانە کۆنگرە جەخت لەوە کاتەوە مەسەلەن ڕەنگە کەسێک عەتفێکی بۆ یەکێتی هەبێ ینی بەڵام بێوێت یەکێتی دیفاعی لێ بکات دیفاع لە ژیان و گوزەرانی بکات بۆ ئەو ئەبێ کۆنگرەتی بکاوە چۆن بڕیارداگەر مەسەلەن سێکتەرێک یان مەلەفێک بەناوی مەلەفی حکوومەت لە ناو کۆنگرەیە هەبێ بێگومان وەکوتم ئەم جارە یەکێتی لە کۆنگرەیە بەرنامەی ئەبێ و بەرنامەی بۆ هەموو سێکتەرەکانە بێ ینی ئەوەی پێویستە بە حکوومەت ئەوەی پێویستە بە بابەتی کاری حزبی لە بابەتی ڕێکخراوی NGO بابەتی گەنجان ژنان و هەموو ئەو سێکتەرانە یەکێتی بەرنامەی ئەبێ بۆی و ئێمە ئەم جارە بەرنامە و سیاسەتێکمانە بێ استراتیجێکمانە بێ پەیڕەوی ناوخۆیەکمانە بێ کە لەگەڵ ئەم سەردەمە و ئەم عەسرە بگونجێ و بەڕاستی مەسەلەی داکۆکیکردن لە ماف و ژیان و گوزەرانی خەڵک بە ئەرکێکی سەرشانی خۆمان نەزانین یعنی ئەوە هیچ هینێکیتیانە ئێمە ئێستا کە ئێمە قسە ئەەکەین لە چەند ڕۆژی پێشوو سەرۆکی یەکێتی لە بەغدا بە دوای چارەسەرکردنی کێشە و گیرگرفتەکانی خەڵک و کێشەکانی هەرێم و بەغدا و بابەتی موچەی خەڵک و ئەوانەوە بووە لەبەرەوە لە هەموو کاتێکە ئێمە نەک بەس لە کاتی کۆنگرە لە هەموو کاتێکە لەسەر دابینکردنی ماف و ژیان و گوزەرانێکی شایستە بۆ خەڵکی خۆمان کە مافێکی ئاسایی خۆیانەوە ئەرکی سەرشانی ئێمەشە داکۆکی لێ بکەین ئێمە هەر کردومانە و لە کۆنگرەیشە بە زیاتر جەخت لەو بابەتە ئەکرێ و دڵنیام ینی داکۆکی زیاتر لەسەرەوە ئەکرێ کە هەرچی هەوڵە بخرێتە گەڕ بۆ ئەوەی ژیان و گوزەرانی خەڵک باش ئاوردانەوە لە کادرەکان مەسەلەن پێشتر پاشە گەردانێکە بوو پۆڵا ینی بەڕاشکاوانە و پرسیارە بکەم مەسەلەن کادر هەبووە کوڕە شەهید هەبووە کچە شەهید هەبووە دایکە شەهید هەبووە باوکە شەهید هەبووە خێزانی شەهید هەبووە مەسەلەن لە ژیانێکی ناهەموارە ژیاوە وەزعی خراپبووە ئەوەی دەستی گەیشتۆ بە بەرپرسێک یارمەتی دراون ئەمانە ڕێگە خرێتەوە بە تەواوەتی ئێستا مەسەلەن تا ڕادێک استقرارێک هەیە بەڵام بتوانرێت زیاتر وا بکە کە بەڕاستی لە شوێنەکە کە یەکێتی ئەو کەسە ئازاری هەبێ بزانێت کە یەکێتی ئازارەکەی کەمەکاتەوە باوەشێکی میهرەبانە خۆتە ناو ئەو معاناتە ژیاوی مەسەلەن ڕەنگە لەموو کەس زیاتر بزانێت بەڵێ بێگومان ینی ئەمە بابەتێکە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان زانین ئێمە لە دوای کۆچی دوای جەنابی مام جەلالەوە ینی حاڵەتێکی ئاسایی لەم حەزبە نەبووە ینی لە زۆر بواردا ینی
هێشتا ینی ئیرادە و هێزی تێکۆشەرەکان و دڵسۆزەکانی یەکێتی بووە کە توانیوەتی یەکێتی بەردەوام بێ و خۆی بگەێنێتە ئەمڕۆ کە هەیە ینی بەدەیان موامرە و پلان لەسەر یەکێتی هەبووە تێکۆشەرەکانی یەکێتی و دڵسۆزەکانی یەکێتیان لە هەموو ئەو پلانانە تێپەڕانەوە گەیانوێنێتە ئەمڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دۆخێکی باشایە لە ڕووی وەزعی ناوخۆی یەکێتی وەکو ئاماژەمان پێدا کە ئەمڕۆ یەکێتی یەک دەستە یەک هەڵوێستە یەک بڕیارە بۆیە پێویستە ئیتر یەکێتی لە هەموو ئەو بابەتانەی کە جناب داماژت پێدا پێش هەموو شتێک دابینکردنی ژیان و گوزەرانی شایستە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کاری سەرەکی و لە پێشینە یەکێتی بێ هەروایش بووە بەڵام ئەبێت زیاتر هەندێک شوێنە ڕەنگە بۆی نچبێتە سەر بێگومان لە زۆر شتێک تۆ زۆر جار ئەوەی کە ئەتەوێت ناتوانانی پێکرێت تۆ بە تەنها هێز نیت لەسەر ساحەکە و وەکو پێویست ناتوانانی هەموو شتێک کە ئەتەوێ بیکەی بەڵام هەوڵ و هیمەتی یەکێتی و هەوڵ و هیمەتی سەرۆکی یەکێتی و تیمی یەکێتی لە حکوومەتی عێراق و لە بەغدا فراکسیۆنەکانمان ئێمە ینی بەڕاستی هەمووی دیارە و لە بەرچاوی خەڵکی کوردستانە و گەواهیە دەن کە ینی بە شێوەیە کار لەسەر ئەو بابەتانە ئەکەن بەڵام ئەمە بۆکو منەتێک نایڵێم ئەمە ئەرکی سەرشانی ئێمەیە بەڵام ژیان و گوزەرانی تێکۆشەرەکان ئەو قارەمانانەی کە هەموو تەمەنیان خزمەتی یەکێتیان کردووە قوربانیان داوە تەمەنی خۆیان داوە بنەماڵەی شەهیدەکان کە ئازیزترین کەسی خۆیان دەستداوە ئەمەش ینی بەڕاستی ئەرکی سەرشانی یەکێتیە ینی بە هەموو شێوەیەک هەوڵدا بۆ ئەوەی کە ژیانێکی شایستیان بۆ دابینکەوە لە هەموو ڕوویەکەوە کە کەسێکی لەدەستداوە ئازیزێکی لەدەستداوە باوکی لەدەستداوە کوڕێکی شێنی لەدەستداوە یەکێتی تعویزە ئەم تعویزەی بۆ بکاتەوە تر تعویز خۆ هەر مەسەلە مادیەکە نییە لە ڕووی معنەویشەوە یەکێتیە بێ وەکو چۆن لە ڕابردوو کردوێتی زیاتری بکە و زیاتری بکەوە من پێم وایە لەم کۆنگرە زیاتر گرنگی بە هەموو چین و توێژەکانە درێ بەڵام بە تایبەت چینی تێکۆشەران و کەسوکاری شەهیدانوانە پێویستە ینی سێکتەرێکی گرنگی کاری یەکێتی بێ لە داهاتووە و زیاتر احتیمام بەو مؤسساتانە بدرێ کە خزمەت بە کەسوکاری شەهیدانەکرێ مەکتەبی شەهیدانە هەموو مؤسساتانەی کە هەیە بۆ ئەوەی کە توانێت زیاترین خزمەت بکرێت چی لە ناو حکومەت بێ و چی لە حزبیش بێ یەکێتی بەو ئەرکە لە سەرشانی خۆی هەستی باڵێ کاک بۆڵال بەڕێز باسکرد مەسەل لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلال و حزبە بە ئاستەنجی گەورەیە تێپەڕیوە مەسەلەن زۆر جار گلەی خەڵک لەوەیە کە یەکێتی هەندێک قەرار هەیە لە لای پارتیەوە دەرچوو یەکێتی بێدەنگی لێ کردووە یان یەکێتی چۆتە ژێرباری لە کاتێکە ئەوە ڕوئیای یەکێتیەکان نەبووە پرەنسیپەکانی یەکێتی نەبووە ئەمە ڕوو ئەداتەوە لە ڕابردوو یەکێتی دیارە هەمیشە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد بۆ کۆدەنگی کورد بۆ پەرتەوازە نەبوونی کورد یەکێتی زۆر جار ینی باجی قورسی داوە لەسەر ئەو بابەتە و هەموو ئەوەی کە جەناب تەڵیڵەی بەشێکە لەو وەزع زۆر جارێکێتی سازشی لەسەر زۆر بابەتی خۆی کردووە لەسەر بابەتی نیشتیمانی لەسەر پرسێکە پرسێکی نیشتیمانی و نەتەوەی بووە یان پەیوەندی بە یەکڕیزی ناوماڵی کوردەوە هەبووە یان بۆ کۆکردنەوەی دەنگی کورد بووە یەکێتی زۆر جار ینی لەو هەڵوێستانە زەرمەند بووە وەکو حزب بەڵام لە نەتیجە لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمانە و لە پێناوی پاراستنی یەکڕیزی ناوماڵی کورد و لە پێناوی کۆدەنگی و لە پێناوی باشتر داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان یەکێتی ئەو ئەگەر بابەتێ لەو بابەتانێش ینی بووبێ لەو ڕوانگەیەوە بووە بەڵام ئێستا وەکو جەناب دوتی یەکێتی خاوەن سیاسەت و ڕوئیای خۆیەتی ئەکرێ هەندێک گۆڕانکاری لە داهاتووە مەسەن ئەم دوو ساڵە گەواهی دەری لە سەردەمی سەرۆکاتی سەرۆک بافڵە گەواهی دەری ئەوەن بەڵام خەڵک هێشتا چاوەڕوانە مەسەن ڕەنگە کادرانی یەکێتی تا ڕادەیەک ئەوەن کردبێتەوە ئارام کردبێتەوە بەڵام خەڵکی دەرەوەی یەکێتی چاوەڕوانی زیاتری لە یەکێتی و لە سەرۆکی یەکێتی هەیە ئەکرێ بڵین یەکێتی لە ڕوو عێراقیەکە لە ڕوو هەرێمیەکەەوە لە ڕۆنەتەوە یەکەشەوە هەنگاوەکانی بەرچاوترە بن ڕوونترە بن ڕاشکاوترە بن بێگومان ینی ئێستا دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان چی ڕۆڵێکی کاریگەرە بینێ لە هەرێمی کوردستان لە عێراق لەسەر ئاسی ناوچەکەش لەسەر ئاسی نێودەوڵەتیش لە هەنگاوەکانی سەرۆکی یەکێتی و هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بوارەکانە کە تۆی بینی ئێستا کاریگەری خۆی هەیە و لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لەسەر ئاستی عێراق کە هەر بڕیارێکی سیاسی هەر هەنگاوێکی سیاسیان ڕێ یەکێتی نیشتیمانی کوردستان
بەشێکە لە هەموو بڕیارە گرنگەکان و لە هەموو هەنگاوە گرنگەکان کە لە عێراق و لە ناوچەکەش ئەنرێ بەڕاستی بۆیە من دڵنیام ئەم هەنگاوانە ڕنگدانەوەی زیاتریشە بێ و ڕۆڵی یەکێتی لە دوای ئەم کۆنگرەوە ڕۆڵی کاریگەرترە بێت چکە یەکێتیەکی تۆکمەتر و بەهێزتر و یەکێتیەکی تر دێتەوە مەدان کە یەکێتیەکە جێگەی چاوەڕوانی هەموو خەڵکی کوردستانە و چاوەڕوانی هەموو تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. پەیوەندیەکانی یەکێتی لە ئاستی عێراق و ناوچەکە و ئەوروپا چۆن ینی دابڕاو ئێستا وەک هێزێک یاخود هێزێکە بەردەوام لە ئەبدەیتی علاقاتی خۆیدا و علاقاتەکانی بەرەو پێشەچن. بە بەردەوامی یەکێتی لە ئەبدەیتکردنەوەی هەموو سێکتەرەکانی ژیانی حزبی خۆیەتی و ئەم کۆنگرەیش زیاتر ئەو بابەتە بەرەو پێشەبا و ئەوەی کە لە ڕابردووە بە تایبەت لەم ماوەی ڕابردوو سەردانەکانی هەنگاوەکانی سەرۆکی یەکێتی و سەرکردایەتی یەکێتی و مەکتەبی سیاسی یەکێتی لەو بوارەیە ینی گەواهیەوە دەن کە یەکێتی خاوەنی ڕۆڵێکی کاریگەرە و لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی نێودەوڵەتی و عێراقیش یەکێتی هێزێکە کە حسابێکی تایبەتی بۆ ئەکرێەوە گوێی لێ ئەگیرێ و لە پرسە گرنگەکانە پرسۆڕبیر و ڕای لەگەڵە گۆڕێتەوە و ڕایی وەرەگیرێ و یەکێتی ئەمڕۆ هێزێکە خاوەنی شخصیتێکی معنەوی خۆیەتی کە خاوەنی ڕێی خۆیەتی و لەسەر هەموو بابەتەکان پەیوەست بە عێراق بە هەرێمی کوردستان بە ناوچەکە قسە و ڕای خۆی هەیە. باشە بۆ ئەوەی کە دابڕان دروست نەبێ ینی چێتی تا ڕادێک دابڕاوە لە خەڵکی خوارەوە لە جەماوەری نەک لە جەماوەری خۆی بازار لە دەرەوە لە خەڵکی دەرەوەی حزبەکە ئەمە چەند پێویستە ئاشبوونەیەکی گشتی دروستکاوکەوەی هەمیشە یەکێتیە کەساکە کەسێک بۆ نمونەمایکی کورسات نیوز ببێ بەردەمی کەسێک دوکاندارێک کاسبێ گەڵێ ئەمەوێ یەکێتی داکۆکی کارم بێ مەسەلەن من بەیانیان بە ئاسوودەی بێمە دەرەوە ئێواران بە ئاسوودەی بڕۆمەوە بزانم بازارێک شوێنێکم بتوان بژێوی ژیانوی تێدا بکەم کە ئەمە زۆر گرنگە خۆتەزانی ئەمە ئەلفبەی ژیانی حتا سیاسەتی حزب ئەوروپیەکانیشە ئەمە ئەبێ یەکێتی چی بکات بە ڕێزکاکۆڵە. یەکێتی ڕێی وایە کە قەیرانی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی عێراقا بێ چارەسەر کرێ و بێ هەرێمی کوردستان هەموو ئەوەرکانی لەسەر شانێتی جێبەجێ بکە لە بەرامبەر حکوومەتی عێراقیش ئەبێ هەموو ئەو ئەوەرکانی لەسەر شانێتی بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوە بکە. یەکێتی هەمیشە هەوڵی داوە بابەتی موچە و بابەتی ژیان و گوزەرانی خەڵک و قوتی خەڵک نەبێتە بەشێک لە ململانە سیاسیەکان و دا ببڕێ ئەمە لە کێشە و گیرروگرفتی سیاسی بینی هەرێمی کوردستان و بەغدا. بەڵام وەکو وتمان ڕەنگە هەموو جار تۆ نەتوانی ئەوەی کە ئەتەوێ بۆت بکرێ بەڵام هەوڵەکانمان هەر بەردەوام بووە بۆ ئەوەی کە کێشەی هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بێ بۆ ئەوەی ئەو دۆخداراییش کە هەیە ئەو قەیرانەی کە هەیە لە ڕوویدارایی و لە هەموو ئەو بابەتانی تریش لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی عێراق کۆتایی پێبێ و یەکێتی و جەنابی کاپقوبادیش خۆتەزانی چەند لە چەندین جەولە دەیان کۆبوونەوە و دەیان سەفەر بۆ بەغدا و دانیشتن و هاتن و چوون لە نەتیجە ئەم ئیتفاقی کە کرا لەگەڵ حکوومەتی عێراق کە هیوادارین ئەمە ببێتە سەرەتای کۆتایی هاتنی هەموو کێشەکان ئەمە ئیتفاقە بەڕاستی جێدەستی یەکێتی نیشتیمانی کوردستانی پێوە دیارە و هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێخستنی هەرێم و حکوومەتی عێراق ڕۆڵێکی کاریگەرە و یەکێتی هەموو کاتێک هەوڵی ئەوەی داوە بەردەوامی شەوێ بەڵام وەکوتم هەنگاوەکان وەکو پێویست نییە دیارە خەلەل هەیە خەلەلەکان بەڵام من بەشی هەرە زۆری خەلەلەکانە گەڕێنەوە بۆ حکوومەتی عێراق چونکە هیچ شتێک ناکاتە ئەوەی کە تۆ قوت و ژیانی خەڵک دابین نەکەی یان لی بگریتەوە وەکەوەی کە کێشت هەیە لەگەڵ لایەنێکی سیاسی ئەمە بابەتێکە یان کێشت هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی بابەتێکی تر بەڵام بابەتی قوت و ژیان و گوزەرانی خەڵک ئەمە نابێ هیچ کاتێ بچێتە ناو ململانە سیاسیەکانەوە و بژێوی خەڵک ئەبێ لە سەروی هەموو شتێکەوە بێ. زۆر باشە کەواتە کاک پۆڵا پەیوەندیتان لەگەڵ پارتیا لە ئێستاە چۆنە پەیوەندیتان هە لەسەر ئەو بەڕێوەبرنی حکومڕانیەیە کە بۆتە گرفت بۆ هاوڵاتیان یاخۆت لە هەموو ئاسەکانە پەیوەندیتان خراپە؟ وڵای ئێمە هەمیشە هەوڵمانداوە لەگەڵ پارتی و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانیش پەیوەندێکی باشمان هەبێت چکە ئێمە زانین ئەمە ڕنگدانەوەی ئەوێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی کاریگەر لە هەرێمی کوردستان و لە عێراقا پێویستە هەمیشە پەیوەندێکی باشیان هەبێ و ئێمە هەمیشە هەوڵمانداوە ئەو پەیوەندێ باشە هەبێ. ئێمە بیرروڕای جیاوازمان هەیە لەسەر زۆر بابەت کە لەسەر بابەتی حکومڕانی لەسەر بابەتی چارەسەری کێشەکانی ئێمە و بەغدا لەسەر زۆر بابەت ینی بیرروڕای جیاوازمان هەیە ئەمە کارێکی ئاساییە بەڵام ئەوەی کە ئاساییە
ئەوەی کە ئاسایی نیە ببوورە ئەوەیە کە حکوومەت نەتوانێت وەکو پێویست خزمەت بە هەموو ناوچەکانی هەرێمەکە بگەێنێ وەکو پێویست ئەوەی ئێمە ئیڵێن ئەم حکوومەتە بێ حکوومەتێکی حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی هەموو خەڵک بێ حکوومەتێ بێ هەموو ناوچەکان بێ خزمەتی هەموو ناوچەکان وەکو یەکتری بکە لە زاخۆ هەتا ئەگاتە خانەقین ئەم حکوومەتە وەکو یەک بۆ یەک چاو وەکو ئەوەی کەڵێن بە عەدالەتەوە تەعامل بکە ئەمانە کۆمەڵی کێش و گیرگرفتن لەسەر بەڕێوەبردننی دام و دەستگاکان لەسەر بەڕێوەبردننی حکوومەت ئێمە کێشە و گیرگرفتمان هەیە لەگە برادرانی پارتی هیوادارم ینی وەکو چۆن لەم کۆبوونەوەی ئەخیر هێزە کوردیەکان هەموو بە پارتی وێکێتیشەوە تەوان بە یەک تیم لە بەغدا کۆبوونەوەکانیان کرد و نەتیجە ئەمە ڕنگدانەوەی باشی هەبوو هیوادارم ینی برادرانی پارتی ئیتر لەم دۆخە هەستیارە بێنە پێشەوە بۆ ئەوەی کە ئەم کێشە و گیرگرفتانەی هەرێمی کوردستان چارەسەر کرێت چی ناوخۆیی چی لەگەڵ بەغدا کە ژیان و گوزەرانی خەڵک بەڕاستی سە لە دۆخێکی خراپە و لەو پەڕی خراپیایە کە ئەوە ئەخوازیە لە هێزە سیاسەکان بە تایبەت دوو هێزە سەرەکیەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە و ئەمڕۆ ئەم شەو پێش بەیانی هەوڵ بدەن کە کۆ بنەوە بۆ ئەوەی کێشە و گیرگرفتەکان چارەسەر کرێ ینی ئێمە شخصیتان کێشەکان ئێمە کێشەی شخصیمان لەگەڵ کەس نییە من لە بەرنمەیە کا لەو ڕۆژانە شوتم ینی حەقە بە زووترین کات کۆبنەوەیکی لوتکە بکرێ لە بینی کەسە یەکەمەکانی لایەنە سیاسیەکان کۆبنەوەیکی لوتکە بۆ نمونە سەرۆک بافڵ تاڵەبانی کاک مەسعود بەرزانی هەموو ئەو بەڕێزانی تر کە سەرۆکی پارتەکانن کۆبنەوەیکی لوتکە بکرێەوە بزانن لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی ڕێککەون بۆ چارەسەرکردنی قەیرانە ناوخۆیەکان و قەیرانە هەرێمەکانیش لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەموو ئەم بابەتانە پێویستە بە زووترین کات بیری لێ بکرێتەوە بۆ ئەوەی کە بە زووترین کات لەم بارودۆخە چەک بەستووی هەرێمی کوردستان مەترسی جددی هەیە لەسەر هەرێمی کوردستان گەرمانە بێت بێگومان مەترسی جددی هەیە و ئەگە بە زووترین کات کار نەکرێ بۆ ئەوەی کە ناوماڵی کورد ڕێکخرێتەوە من دڵنیام مەترسی جددی هەیە ئەمە ترسەکان زیاتر پەیوەندی بە ناکۆچی ناوخۆیەوە هەیە یان بەڕاستی هەمووی مەدروسە پەیوەندی بە ناوخۆیەوە هەیە و هەموو ئەو پلان و معاملانەی لەسەر هەرێمی کوردستانەیە هەمووی خۆتۆ بینی لە بەغا ئێستا ینی بە ئاشکرا هەندێک لایەنی شۆڤێنی کە بە نەفەسێکی زۆر ڕاستیستانە و تەسکەوە بیرەکەنەوە بینی لە کەرکوو کێشە و گرکشمان هەیە لە ناوچە دابڕاوەکانی تر خەڵکی کورچی معاناتێکی هەیە ئەمانە هەمووی ئەوە خوازێ لە قیادەی کوردی کە بە زووترین کات هەڵوێستێکی نیشتیمانی یەکگرتووی هەبێت لەسەر هەموو کۆی بابەتەکە باش ئێمە بۆ یەکێتی بۆ ئەو هەوڵە یەکێتی هەموو هەنگاوێکی ناوە خۆت بینیت لە ڕابردووە خەڵکی کوردستان شایەتن ینی چەندین تەنانەت جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافڵ خۆی چەندین جار چووە بۆ کۆبوونەوە تەنانەت چۆتە پیرمام و چۆتە هەولێر چۆتە کوێ بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکە بۆ ئەوەی کە هیچ ڕێگریەک نەمێنێ لە بەردەم ئەوەی کە ئێمە کێشەکان چارەسەر بکەین ینی زۆر جارگلەی هاتۆتە سەر جنابی کاک بافڵ کە چۆت کۆبوونەوەی کردووە لە مستەوایەکە کە لە ئاستی خۆیانە بۆ بەڵام ئەو لە نەتیجاڵێ من لە پێناوی خەڵکی کوردستان و لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان من ئامادەم بڕۆم بۆ ئەو پەڕی دنیا هیوادارم ئەو هەڵوێستانە لە بەرامبەریشە وەڵامدانەوەی هاوشێوەی هەبێ بۆی بتوانین کێشەکانمان چارەسەر دوا پەیامی بەڕێز کاک سیروان بۆ جەماوەری یەکێتی وڵای من جارێکی تر پیرۆزبایی لە یەکێتەکان و لە هەموو خەڵکی کوردستانەکەم بۆ ئەم هەنگاوە گرنگەی کە لە ڕۆژانی داهاتووە کۆنگرەی یەکێتی ئەبەسرێ و من دڵنیام لەم کۆنگرەیە یەکێتیەکان بە شێوەیەکی تازە بەرگێکی تازەوە دێنە ناو گۆڕەپانەکە کە یەکێتیەکی تۆکمە یەکێتیەکی بەهێز یەکێتیەک کە لە چاوەڕوانی و داخوازی جەماوەرەکەیەتی لە چاوەڕوانی و داخوازی تێکۆشەرە دێرینەکانیەتی کە سوکاری شەهیدەکانیەتی لە چاوەڕوانی خەڵکی کوردستانە و هەموو ئەو تێکۆشەرانەی کە خەباتەکەن بۆ یەکێتی دڵنیام کۆنگرەیەکی سەرکەوتووە بێت چکە ئەوە ئەبینین لە ئیرادە و نیەتی یەکێتیەکانە کە هەموو پێکەوە بە یەک دەنگیانەوە ئەو کۆنگرێ سەرکەوتوکەن و لە نەتیجە سەرکەوتنی یەکێتی سەرکەوتنی هەموو کوردێکی دڵسۆز و تێکۆشەرە زۆر سپاس بۆ بەڕێز پۆڵاسیلوان تاڵەبانی دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامامان پێشکەشکردنەوە شەمولیاکتان ئەمانەتی خوای گەورە بڕخواتان لەگەڵ